بەڕاستی پلاتفۆرمێکی وەکو ئارتفرۆش بە من وا هەستەکەم بە زەرورەیەک لەم قۆناغای هونەری شێوەکاریە دروست بووە، چونکە بەرەنجامی کەڵەکەبوونی ئەو ساڵگارە زۆرانەی کە پەیمانگە و ئەکادیمیەکانی کوردستان تیا هاتوونەتە بوون و دەرچوانێکی زۆریان بەخشیوەتە نێوەندی هونەری شێوەکاری، ئەمە وێڕای هەر لە بڵین لە نێوەندەکە خۆیە کە کۆمەڵێک هونەرمەندی شێوەکاری زۆری تایە بە زەڕوەت پێویست بوو کە پلاتفۆرمێکی وەکو ئەم پلاتفۆرمە کە ئێستا هەیە دروست بێ. بەڕاستی ئەمەش خزمەتێکی گەورە ئەکات، چونکە دەواازەیەک بۆ هونەرمەندان و نێوەندی هونەری شێوەکاری دروست دەکات کە هونەر تایە هەناسەیەکی چوونە دەرەوەی ئێرە بە هەناسەیەک بە ئاراستەی فرۆشتن و سوودگەیاندن بە هەردوو باری مادی و معنەوی بۆ هونەرمەندی شێوەکاری کە پێشتر نەی بووە و پێشتر زۆر پێویستی بووە، پێشتر وەکو زەرورەیەک زۆر لە ژیانی هونەری هونەرمەندەکانی ساڵانی بابڕین بۆ 70 بۆ 80 بۆ 90کانیش و تا 2000 بابڕین دامەزراوەکی وەها نەبووە کە ئەم ئەرکە پیرۆز و گەورەیە بگرێتە خۆی. بۆیە من بەڕاستی دەستخۆشیان لەکەم و چاوەڕوانی نەتیجەی بەرزیشان لەکەم بۆ ئەم هەنگاوە گەورەی کە ناویانە کە کاریگەریەکی زۆر ئەرێنیانە کاتەوە سەر نێوەندی هونەری شێوەکاری کوردی.